گۆڵی دووەم بۆ تیپی وەرشی گوڵان، گۆڵی دووەم بۆ تیپی وەرشی گوڵان لە سەرەتای دەستپێکردنی گێمی دووەم. ڕۆیشتوو سەداخڵ نەبوو ڕۆیشتوو ئێستا ئەنجامی یاریەکە دووبەیەکە لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان. بله. نعم اسا 5 دقيقة يكفي. الله بخير بس تساوان بخير بيت بخير بين
ئەنجامی یاریەکە 2-1 لە بەرچەوەندی تیپی وەرشی گوڵان. گۆڵی سێیەم بۆ تیپی وەرشی گوڵان. گۆڵی سێیەم بۆ تیپی وەرشی گوڵان بە لێدانی ڕاستەوە خۆت تۆماری کرد هەڤاڵ. ئێستا ئەنجامی یاریەکە 3-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان. ئەنجامی یاریەکە 3-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان.
İstenen evde kaldı, istenen evde ama bu konularla ما بس أنا لما Yeah, that's right.
يا بخير انت سوا سوا كان مكان بخير بنركب مكان ئەنجامی یاریەکە سێبەیەکە لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان گۆڕانکاریەک بۆ تیپی وەرشی گوڵان من بۆ دەرەوە یاریگا ئاسۆ شۆڕش بۆ ناو یاریگا ئەنجامی یاریەکە سێبەیەکە لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان بانی بۆمبنێرە بەسەر بە چاوان بداێت چاو من سەر
گۆڵی چوارەم بۆ تیپی وەرشی گوڵان گۆڵی چوارەم بۆ تیپی وەرشی گوڵان ئێستا ئەنجامی یاریەکە 4-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان یاریەکە گرژی تێکەوت دیارە کارتی سوور بۆ ئاسۆ کارتی سوور زانین کارتی دیگە بۆ یاریزانی تر بەرز دەکرێتەوە
ئەنجامی یاریەکە 4-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان. سیویەک خولەک لە گێمی دووەمی یاریەکە تێپەڕیەوە ئەنجامی یاریەکە 4-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان.
يا بخاطري بالخاني هاتي بالزمر هو خاتي تخاني تقول خان بدين بزيادة سی و حوت خولەک لە گێمی دووەمی یاریەکە تێپەڕیەوە ئەنجامی یاریەکە 4-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان.
دوو گۆڕانکاری تر بۆ تیپی وەرشی گوڵان و گۆڕانکاریەک بۆ تیپی وەرشی سۆرانی حاجەوە. Nasibini bilirim. Nasibini bilirim. باش. لێدانی سزا بۆ تیپی وەرشی گوڵان، لێدانی سزا لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان.
گۆڵی پێنجەم بۆ تیپی وەرشی گوڵان ئەنجامی یاریەکە 5-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان. یاریەکە بەرەو کۆتایی دەچێت و ئەنجامی یاریەکە 5-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان.
گۆڵی شەشەم بۆ تیپی وەرشی گوڵان گۆڵی شەشەم بۆ تیپی وەرشی گوڵان شەش ئێستا ئەنجامی یاریەکە 6 بەیەکە لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان Şuraya. یاریەکە کۆتایی هات بە ئەنجامی 6 بەیەک لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان بەم ئەنجامەش گوڵان بوو بە پاڵەوانی کولی جامی تیپە نمونەیەکانی ڕاپەڕین پیرۆزە لە تیپی وەرشی گوڵان یاریەکە بە ئەنجامی 6 بەیەک کۆتایی هات لە بەرژەوەندی تیپی وەرشی گوڵان ناوژیوانانی یاری کۆتایی
Firoza. لكن همه تبرع لا هذا مسكينة سن Amash راهنري تيبي ورشي غولان عبد الله غولان أنا أسمعتك عبد الله Vale. Sadece koşuyoruz.